لە دوو یەکەوە ئێمە نووسراومان کرێ و وعدیشمان وەرگرتیە وعدمان وەرگرت بوو ئەو کاتی کە هەتا لە ئەنجومەنی وەزیرانی بەغدا شەخصەبی متابعی بکات لە دەستەی بەڕای حەج عێراقی فعلەن چەند ڕۆژێک پێش ئێستا ئەو فەرمانە دەرچوو بە زلۆیش ئەمە دەنگمان نەکرد چکە نووسراوەکە مۆجزەه بوو لە بۆ سوڵتەی تێڕانی مەدەنی مباشرەتەن لە بۆ ئێمە نەبوو ئێستا ئەو شتێک کە ماوە یەکشەممە وەفدێکی ئێمە دەڕواتن لە دوای ئەوەی کە کەسەکان دەستنیشان کران لایەن جەنابی وەزیرەوە یەکشەمووی دەڕۆن ئالێتە چی لەوێ دادنێن ئەو ئالێتە کە چۆن دەبێت لەوانەیە ئەوان شتیوا داوە بکەن مەسەرەن ئێمە قبوڵی نەکەین وەچی بیستومە لەسەر ڕای ئێمە ڕاوەستاون لەوانەیە لە ماوەی زۆر زوو چکە شەریکاتمان هەیە خەڵکی هەیە بۆ عمرە یعنی لەوانەیە بە زووترین کات هەر دەمایەک ئێمە تەلەفۆن بکەین لەوانەیە تیارە بێتن لە بۆ گواستنەوەی عمرەکانە.